ئۆکرایناش دان پێدانانەکەی لا لە زاری بە درۆ خستەوە. ئۆکراینیانە لە شوێنی حانیان بەودامینکردن لە ناوچەی سەربازگەیەک بوو کەچە لەگەڵ سەربازەکان فێری فراندنی درۆنیان کردین. خەڵکی وشیار و بە ئاگا هەر زوو باسییان لە سیناریۆبوونی دان پێدانانەکەی لا لەزار کرد. بەڵام ئەم جارە بە فەرمی باڵیۆزخانی ئۆکراینە لە عێراق هاتۆتە سەرخەت و نیگەرانی خۆی بە تۆمەتبارکردنی وڵاتەکەی جاربڕیوە. لە بەیاننامەیەکی فەرمیدا باڵیۆزخانی ئۆکراینە ڕایگەیاندووە بە توندی ئەو هەواڵە ناڕاستانە ڕەت دەکەینەوە کە گوایە لایەنی ئۆکراینی دەستی لە ئامادەکردن یان ڕاهێنانی ئەو کەسانەی کە سەرقاڵی چالاکی نایاسایی لە سەرخاکی عێراق یان هەرێمی کوردستان بوون. باڵیۆزخانەکە بە درۆخستنەوەی دانپێدانانەکە ئاماژەی بەوەش کردووە کە ئۆکراینە هەرگیز هیچ چالاکیەکی پەیوەست بە ڕاهێنانی چەکداران یان بەرهەمهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ بەکارهێنانی نایاسایی لە دەرەوەی دەوڵەتەکەمان ئەنجام نەداوە و ئەنجام نادات. ئەم جۆرە بانگەشانە زانیاری هەڵەی ئاشکران کە هیچ بنەمایەکی ڕاستیان نییە. ئێمە بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست بە هەوڵێک بۆ بێناوبانگکردنی ئۆکراینیا و سەرکردایەتیەکەی دەزانین. هەروەها باڵیۆزخانەکە داوا لە نوێنەرانی میدیاکان دەکات بۆیان لە بڵاوکردنەوەی دەنگۆ و ڕاپۆرتە پشتڕاست نەکراوەکان بەدوور بکرێن.